گوێگران و بیسەرانی بەڕێز لە بەشی کوردی هەواڵەکانی ڕۆژهەڵات تیوی وێڕای هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانین. بە پێی ئەو زانیاریانەی بەناوەندی هەواڵی ڕۆژهەڵات گەیشتوون، شارەوانی و ناوەندە ئەمنیەتی حکوومەتیەکانی شاری مەریوان لە هەوڵی ئەوەدان کە دەکەکەی کاک شەریف باجوەر لە شاری مەریوان دابخەن. لەم پەیوەندەدا شارەوانی مەریوان بە بنەماڵەی کاک شەریف باجوەر و نازار حەقپەرست هاوسەری کاک شەریفیان ڕاگەیاندووە کە دەبێت دەکەکەی کاک شەریف کۆ بکرێتەوە. هەروەها لە کاتی بانکردنی هاوسەری کاک شەریف، شارداری مەریوان سوکایەتی بە کاک شەریف و خانمی حەقپەرست کردووە کە بووە بەهۆی ئەوەی لەلایەن نازار حەقپەرستەوە وەڵامی سوکایەتیەکان بدرێتەوە. لەلایەن شارداری و بەرپرسانی حکوومەتیەوە هەڕەشە لە هاوسەری کاک شەریف کراوە کە بە هیچ شێوەیەک نابێت زانیاریەکانی ئەم بانکردنە لە ڕاگەیاندنەکان ڕنگدانەوەی هەبێت و دزە بکاتە دەرەوە. سەرچاوەیەکی نزیک لە بنەماڵەی شەریف باجوەر هەروەها بە ئاسۆی ڕۆژی ڕاگەیان کە براکانی شەریف باجوەر بە نازدار حەقپەرستیان ڕاگەیاندووە کە ئەو دەکەیە مڵکی براکەی ئەوانە و ئەو دەبێت ئەو شوێنە جێبهێڵێت. لاوێکی سەقزی چارەنووسی نادیارە. بە پێی ئەو زانیاریانەی بەناوەندی هەواڵی ڕۆژهەڵات گەیشتوون، لاوێکی سەقزی بە ناوی یاسین کەنعانی کە مانگێک لەوە پێش لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ئەو شارەوە دەستگیر کرا چارەنووسی نادیارە. یاسین کەنعانی ڕێبەندانی ئەمساڵ و لە کاتی گەڕانەوە لە تاران لە نزیک سەقز دەستگیر کراوە و بۆ شوێنێکی نادیار گواستراوەتەوە. تا ئێستا سەرڕای تێپەڕبوونی زیاتر لە 1 مانگ لە دەستگیرکردنی ئەم لاوە کووردە، بەڵام چارەنووسی نادیارە و بنەماڵەکەی نازانن لەکوێ دەستگیر کراوە و مافی بوونی پارێزەری نییە و ناوەندە حکوومەتیەکانیش لە وەڵامدانەوە بە بنەماڵەکەی لەسەر چارەنووسی ئەم لاوە کووردە خۆیان دەبوێرن. دەوترێت یاسین کەنعانی بە تۆمەتی پەیوەندی و هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە کوردیەکانی نەیاری کۆماری ئیسلامی دەستگیر کراوە. کۆبوونەوەی ژمارەیەک لە پەیمانکارەکانی شاری سنان لە بەردەم شۆرای شارەوانی ئەو شارە. بە پێی هەواڵێک کە بەناوەندی هەواڵی ڕۆژهەڵات گەیشتووە، بەرەبەیانی ڕۆژی پێنجشەممە 23 ڕەشەمە کۆمەڵێک لە پەیمانکارەکانی شاری سنا بەهۆی جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان و جێبەجێ نەکردنی بەڵێنەکانی شارەوانی لە بەردەم شۆرای شارەوانی شاری سنە کۆبوونەوە و خوازیاری گەیشتن بە خواستەکانیان بوون. ژنێکی سەڵماسی لەلایەن مێردەکەیەوە کوژرا. چەند ڕۆژ لەوە پێش و ڕۆژی 11 ڕەشەمەی 1397 ژنێکی لاوی خەڵکی سەڵماس بە ناوی مەهناز هوژبەری دانیشتی گوندی جوجەهی سەر بە ناوچەی سۆما و برادۆست لە لایەن مێردەکەیەوە بە ناوی بەهادۆر کێ دراوەتە بەرچەقۆ و گیانی لەدەستداوە. جێگەی ئاماژەیە هۆکاری کوشتنی ئەم ژنە بە کوشتن لەسەر ناموس ناوبراوە و لە لایەن بنەماڵی ژنەکەوە تا ئێستا سکاڵا لە بکوژەکە نەکراوە و هەروەها بکوژەکەش لەلایەن دادگا و حکوومەتەوە لێپرسینەوەی لەگەڵ نەکراوە. بە پێی ئەو زانیاریانەی کە بڵاو بوونەتەوە لە سەرەتای ساڵی 2019ەوە 7 ژن لە کوردستان و ناوچە کوردنشینەکان لە لایەن کەسانی نزیکیانەوە وەک باوک و مێردوو براوە کوژراون. کوشتنی ژنان لەژێر هەر ناوێک و هەر بیانویەک دابێت مەحکومە و پێویستە بکوژەکان بدرێنە دادگا و بە سزای خۆیان بگەن، بەڵام لە زۆربەی کاتەکاندا بکوژ بە بیانوی پاراستنی شەرەف و ناموس نابرێتە بەردەم دادگا و لێپرسینەوەی لەگەڵ ناکرێت و ئازادانە دەگەڕێت. بە پێی هەواڵێک کە بەناوەندی هەواڵی ڕۆژهەڵات گەیشتووە، ڕۆژی چوارشەممە 22 ڕەشەمە کرێکارێکی خەڵکی سنا بە ناوی حامید قادری لە کاتی کارکردن لە ناوچەی سەلاسباوەجانی بەهۆی تەزوی کارەباوە گیانی لەدەستداوە. جێگەی ئاماژەیە لە دەڕۆژی ڕابردوودا 7 کرێکاری کورد بەهۆی ڕووداوی شوێنی کارەوە گیانیان لەدەستداوە. نەبوونی ئەمنیەتی کار، نەپاراستنی ستانداردەکانی کار و کەمتەرخەمی خاوەنکارەکان بەرامبەر بە ڕەچاوکردنی ئەمنیەتی شوێنی کار، هۆکاری سەرەکی ڕووداوەکانی شوێنی کارە و ئێران لە باری ئەمنیەتی شوێنی کارەوە لە پلەی 102 دنیادایە. ڕۆژی پێنجشەممە 23 ڕەشەممە کۆڵبەرێکی کورد بە ناوی ڕەوف عارفی تەمەن 50 ساڵ لە سنووری ئەشتەراوی بانە بە تەقەی ڕاستەوخۆی هێزە چەکدارەکانی ڕژیم لەو سنوورە بە سەختی بریندار بووە. بە پێی سەرچاوەیەک لە نەخۆشخانەی سەلاحەدینی ئەیوبی شاری بانەوە
کە زانیاریەکانی بۆ ئاسۆی ڕۆژ پشتڕاست کردووەتەوە ئەم کۆڵبەرە کووردە بە برینداری گەیەنراوەتە نەخۆشخانە. بەپێی هەواڵەکان بەرەبەیانی ڕۆژی پێنجشەممە 23 ڕەشەممە کەسێک بە ناوی جەلالدین موسەلنژاد خەڵکی شاری جەهرۆم لە پارێزگای فارس کە ساڵی 1385 هەتاوی بە تاوانی ڕفاندن و کوشتنی کەسێک دەستگیر کرابوو و سزای ئەعدامی بەسەردا داسەپا بوو بە بەرچاوی خەڵکەوە لە ناوەڕاستی شار لە سێدارە درا. بەپێی ئەو زانیاریانەی کە بڵاو کراونەتەوە لە ساڵی 2018 زاینی لانی کەم 236 کەس لە ئێران ئیعدام کران و 195 کەسیش سزای ئەعدامیان بەسەردا داسەپاو کە دەکرێت ئاماژە بە ئەعدامی 6 منداڵ بدەین لە تەمەنی منداڵیدا سزای ئەعدامیان بەسەردا داسەپاوە. هەروەها 13 کەس لە سزای ئەعدامیان بە بەرچاو خەڵکەوە جێبەجێ کرا. ئەعدام بەگشتی و ئەعدامی مناڵان بەتایبەت یەکێک لەو بابەتانەیە کە نیگەرانی چالاکانی مافی مرۆڤی لێکەوتوتەوە و هەروەها چالاکانی مافی مرۆڤ و ڕێکخراوەکانی لایەنگری مافی مرۆڤ ڕەخنان لە کۆماری ئیسلامی دەگرن بەهۆی جێبەجێکردنی سزای ئەعدام بە بەرچاوی خەڵکەوە. بەپێی هەواڵەکان عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکانی عێراق لە کۆبوونەوەیەکدا بە حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێرانی ڕاگەیاندووە پێویستە ڕێز لە سەروەری خاکی عێراق بگیرێت و چەک تەنها لە دەستی دەوڵەتدا بێت. نووسینگەی سیستانی بڵاوی کردوتەوە لە میانی سەردانەکەی بۆ نەجەف حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێران لەگەڵ عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکان کۆبووەتەوە و لە کۆبوونەوەکەدا عەلی سیستانی بە ڕۆحانی ڕاگەیاندووە هەر هەنگاوێک بۆ بەهێزکردنی پەیوەندیەکانی عێراق و ئێران پێویستە لەسەر بنەمای ڕێزگرتن بێت لە سەروەری هەردوو وڵات و دەست لە کاروباری ناوخۆی عێراق وەرنەدرێت. سیستانی لە کۆبوونەوەکەدا داواشی کردووە چەک تەنها لە دەستی دەوڵەت بێت و لەم قۆناغەدا حکوومەتی عێراق خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان دابین بکات. وتەکانی سیستانی لە حاڵێکدایە کە عێراق وە بە جێگەی ڕمبازێنی ئێران و ئێران بە پڕچەکردنی گروپەکانی وەک هەشتی شەعبی بەردەوام لە هەوڵی داسەپاندنی هێژبنی خۆیدایە لە عێراق. بینەران و بیسەرانی بەڕێز هاتینە کۆتاییم گەشتە لە هەواڵەکان تا دیارێکی دیکە ماڵەوە.